سەرەتا بە شەریف ئۆمەری گۆرانی بێژ و ڕاپەری ڕۆژاوای کوردستان دەست پێ دەکەین کە نوێترین بەرهەمی بە شێوەی ڤیدیۆ کلیپ بە زمانی عەرەبی بڵاو کردەوە کە بە ناوی بنتل کوردیەیە. محلاها الصابية دخيل البنت الكردية هي مثل الحورية ياك دو سي جار هو ممنية محلاها الصابية هو ممنية شو حلو البنت السورية هو ممنية هي مثل الحورية هو ممنية دخيل البنت الكردية ماشية بشوارع باريسا مختارة طول وكاريزما جابت للي جريزة شو عملتي فيني يا العزيزة ئەم بەرهەمە لە تێکست و ئاوازی شەریف ئۆمەریە لە ئەڵمانیا کاری وێنەگرتنی بۆ کراوە. مەسعود ماکس ڤیدیۆی و کاری بۆ ڤیدیۆ کلیپەکە کردووە. هەرێک لە مەرحەمە و ڕویڤان ڕۆڵیە ڕۆڵی تێدا دەگەیاڕن و وەک بەرهەمێکی کۆمیدی بەرهەم هێنراوە. شەریف ئۆمەری خۆی بە ڕووداوی ڕاگەیاند ئەم بەرهەمە دەنگدانەوەیەکی زۆری لە نێو خەڵکدا هەبووە. لە یەکەم ڕۆژی بڵاوکردنەوەیدا تەنها لە تیکتۆک زیاتر لە 1 ملیۆن بینەری هەبووە. دهشتم بتاني غابا ليلي فتاة غدارة بدون إحساس مثلت هربت لم تحبه من الأساس تخلى عن الثقة والضمير والإخلاص كحول خمر أصبح مجنون يا ناس دوایین بەرهەمی ئەو هونەرمەندە بەر لە بڵاوکردنەوەی ڤیدیۆ کلیپی بنتل کوردیە بەرهەمێکی دوێت بوو بە ناوی زاڵمێ کە بە زمانی کوردی و عەرەبی لەگەڵ هونەرمەند عەباس ئەحمەد بڵاوی کردەوە. سكير في الخانات لأجل فتاة حياة كئيبة آهات وأوجاع خذله الدهر وحلمه ضاع كشتم ظالمي وبست ظالمي ناخوشم خانمي بلا ساري مني هاتت جوزيات ما جبونا برای و هەواڵێ وە شەریف و بۆڕێ 702 gelekî xۆشم got îro ez mêvanim ser bernamê Bultena Hunerî ez xwazim îro behsa projeyê xwe nînû bikim il bint el Kurdiye strana min nînû ya got dengek gelek mezin da spasiya we dikim bi rastî neş piştgiriya we ba ev stran wilo bela nedbû stran bi taybet me bi zimanê erebî çêkir da got gelek xelk lê guhdar bikin stran li ser TikTok di rojekê di milyonek kes lê nerî li ser YouTube nêzîka 200,000 stran ji gotin û awazê min in ser kamîrê hevalê min Mes'ûd bû lîstokvan lê got mir me silandin hevalê min Omer Hemû û keçek hevala me bi navê Rohîvan saeta wa teva gelekî xweş ez ê pirçak ji stranê diyarî we bikim û bêrî min got bi dilê we bikim ضواي مثل اللبنانية مثل الوردة الجورية شو حلوة